سڵاوتان لێبێ خۆشەویستان، لای زۆربەی هەرە زۆرمان شاراوە نییە کە جوولەکەکان دەستیان لە پیلان و کودەتا هەیە لە جیهاندا، هەروەها دەستیان لە زۆربەی ئەو شتانە هەیە کە دەگوزارێت وەک لە ناوبردنی جیهانی ئیسلامی و زۆر بابەتی تر. ئەمڕۆ باز لە مەزهەبێکی جوولەکە دەکەین کە بە یەکێک لە مەترسیدارترین مەزهەبەکاندا دەنرێن و بەو لایەنە ناوبانگیان دەرکردووە، ئەوانش جوولەکەکانی دوونامان کە لەم ڤیددیۆیەدا دەزانین ئەمانە کێن و کێشون کەوتویان بووە و چۆن بەشداری لە پیلانگێڕەکان دەکەن. بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەین لایکی ڤیددیۆکەمان لە بیر مەکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی هەموو نوێکارەکانتان پێ بگات. پێش هەموو شتێک یەهودی دووناما مەزهەبێکن کە شوێن کەسێکی جوولەکە کەوتون بە ناوی سەباتای ئێزی یان شەباتای یان بەواتەیەکی تر سەباتای ساوی کە خۆی بە مەسیحی جوولەکە وەسف کردووە یان شەیتانی ڕزگارکەر یان دەجال. دەوترێت لە کاتی گۆشەگیری ئاینی جوولەکەکان لە دایک و باوکێکی کۆچبەری جوولەکە لە ڕۆژ ئاوای ئەنادۆڵ لە ساڵی 1626 لە ئیزمیر لە دایک بووە. دواتر لە بەڵقان و لە ڕۆژی شەمەی ساڵی 1675 لە ئەلبانیا کۆچی دوایی کرد وەک حاخامێک بوو، هەروە وەک دایکی ئارەزووی ئاینی جوولەکەی دەکرد و ئارەزووی ئەویش هۆکاری لێکۆڵینەوەیەک بوو بۆ سەلماندنی سەباتای ئیزی لە کتێبی ئاینی جوولەکەکاندا وەک تەناخ و تەلمود. شوێن کەوتوانی پێیان وایە سەباتای باوەڕدارێکی بەهێز بووە بەپێی ڕواڵەتەکەی، بەڵام لە هەمان کاتدا پێیان وایە ئەو کەسە نەبووە کە جوولەکەکان لە ئازار و زەلیلی ڕزگار بکە و بیان کاتە تاجێک بۆ سەری هەموو جیهان. سەباتای لە ڕاستیدا خۆی ڕاگەیان کە ئەو ماشیحیان هەم شیاحە، ئەمەش لە ساڵی 1648 بوو، بەڵام ڕوبەڕووی کەسێک بووە کە ناوی جۆزێف سکاپا بوو کە بانگێشتەکەی ڕەت کردە و وتی درۆیە و ئەو شیاح نییە. بەڵام دواتر یەکێک لە هاوڕەکانی سەباتای دەرکەوت و ئامۆژگاری کرد کە گەشت بکە بۆ شاری تەسالۆنیکی. ئەم هاوڕێی ناوی ئیبراهام بوو و هاوڕەکەی پێیوت لەوێ زۆرترین ژمارەی جوولەکەی دڵسۆز وەک شوێن کەوتووی بانگەوازەکەت کۆ دەکەینەوە. بەڕاستی دەوترێت کە وەڵامێکی لە جوولەکەکانەوە وەرگر و لەلایەن ئەوانەوە وەک ڕزگارکەرێک یان پراوێزێک تازی لەسەر دانرا و جوولەکەکانی ئەوروپا بە تایبەتی و جوولەکەکانی ئەڵمانیا و پۆڵەندا دەستیان کرد بە ڕژان بۆ لای سەباتای تا ئەو ڕادەی کە ئیمپراتۆریەتی عوسمانی دەستی کرد بە تێبینیکردنی مەترسی شوێن کەوتوانی سەباتای و یاریدەدەرەکانی. بۆ ئەوەی زیاتر وردبینەوە سەباتای کوڕی مۆردخای زایی بووە کە لە نێو تورکەکاندا وەک پشکنەری شێرەکان بەناوبانگ بوو. ئەوانش بەدەست ئەو گۆشەگیریەوە زۆر بێزار بوون کە کەنیسەی کاسۆلیکی و ئینکویزیشن لەو کاتەدا ئەنجامی دەدا، بۆیە دەستیان کرد بە فێربوونی تاناخ و تەلمود و سیحری ئەو قەبانی و نهێنیەکانی تا ئەو ڕادەی کە سەرکەوتو بوو لە سەلماندنی ئەوەی کە لەو کاتەدا لە حاخامەکانەوە گوێی لە ئاواتەکانیان بوو بۆ دەرکەوتنی ڕزگارکەریان پراوێز خراوە. ئەو گوێی لیان دەبوو و دەیزانی کە پێویستیان بە هەمان شتە و ئەوان بەپێی بەروارێک ئەو قسانەیان دەکرد کە لە ڕووی فەلەک ناسیەوە دیاریان کردبوو. هەروها ئەمە لە ساڵی 1648 دا ڕوویدا و لێرەدا بۆی دەرکەوت و بڕیاریدا دەرفەتێک بۆ جێبەجێکردنی بیرۆکەکەی و پێشبینیەکەی ڕابگەێنێ کە بریتی بوو لە پراوێز خراوە و بێگومان بیرۆکەکەی یارمەتی دەربوو بۆ ئەوەی مێشکی ئەوانی تر کۆنتڕۆڵ بکە. هەروها شارەزای لە سیحردا هەبوو وەک زۆرێک لە بەڵگەی موعجیزەی بەکاری ئەهێنا. دواتر ئەمەی لە ناو کەسانی نزیکی خۆیدا ڕاگەیان کە ئەو دڵسۆز دەبێت بۆیان و بێگومان کەش و هەوای گشتی لە بەرژەوەندی ئەو بوو. هەروها سەباتای ئامادە بوو چونکە پێشتر لە ڕووی دەرونیەوە بۆ ئەم ڕۆژە لە ڕێگەی پراکتیزەکردنی هونەرەوە خۆی ئامادە کردبوو لە سحر. ئەوە دەردەکەوت و وا چاوەڕوان دەکرا کە پراوێز بێ، بەڵام پێشوازی و پشتگیرێکی گەورەی لەلایەن جوولەکەکانەوە لێکرا و ڕاستیەکان دەرناکەوتن چونکە جۆزێف سکاپا و ژمارەیەکی زۆر لە جوولەکەکان و پیاوانی ئاینی مردن. ئەوانەی کە مردن هەمویان لە دژی بوون تا مردن، بەڵام نەیانتوانی ڕاستیەکان ئاشکرا بکەن چونکە هیچ دەسەڵاتێکیان نەبوو کە بتوانن ئەم کارە بە ئەنجام بگێنن. لەو کاتەدا لە ڕێگەی هەندێک لە هاوڕەکانی لە ئیزمیرەوە گەشت دەکات و بەرەو ئەستەمبول دەڕوا، ئەویش بە مەبەستی ئەوەی لەوێ بتوانێت زۆرترین ژمارەی شوێن کەوتوان لە دەوروبەری خۆی کۆ بکاتەوە و تاوەکو لە هەر کاتێکی مەترسیداردا دڵسۆز بن بۆی. کاتێک سەفەری بۆ ئەستەمبول کرد ئەو پشتیوانی کە چاوەڕێی دەکرد نەیدۆزیەوە، بەم دۆخەش تووشی شۆک بوو و زۆر بە دوایدا نەڕۆژ
بۆیە بڕیاریدا جارێکی تر بگەڕێتەوە بۆ ئیزمیر و ئەمەش لە ساڵی 1659 بوو و لە ماڵی باوکیدا دانیشت و بەروارێکی فەلەکی دیاریکراوی دانا لەگەڵ ژماردنێکی دیاریکراو کە بە دوای سیحری قەبلەدا دەچوو و لە ساڵی 1666دا بە زۆرێک دای ڕشتکەتەیدا ڕزگارکەری وا پیشاندا کە بە توندی دەرناکەوێت پاشان بە سەردانێکی نهێنی چووە قودس بەڵام کەس هۆکارەکەی نازانێ و هەروەها دوای قودس گەشتی کرد بۆ قاهیرە بەڵام پاشان بڕیاریدا دووبارە بسێتەوە بۆ قودس و لە سەفەرەکەیدا بەرەو قودس کەسێکی دۆزیەوە بە ناوی ئیبراهام کە زانی هاوڕێ دێڕینەکەیەتی وەک شوێن کەوتو دۆستێکی دڵسۆز مایەوە و باوەڕی بە پێشبینێ گوماناویەکەی هەبوو تا ئەو ڕادەیە کە وەک نێردرا و مامەڵی لەگەڵ قوتابی و شوێن کەوتوەکانیدا دەکرد چیرۆکێکی سیر هەیە لە نێو چیرۆکە سیرەکاندا کە ئەوش دەرکەوتنی کچێکی ئەوروپی خەڵکی پۆڵۆنیا بوو کە ناوی سارا بوو کە ئەمەش لە ساڵی 1666 بوو و کاتە قسەکانی سارا گەیشتە دەستی ڕایگەیان کە پێشتر دیدێکی بینیەوە و ئیلهام بەخش بووە بۆ ئەوەی هاوسەرگیری لەگەڵ سارای پۆڵۆنی بکە ئەمەش بەهۆی ئەوەی چاوەڕوان دەکرا ئەو پەراوێز خراو بێت و نامی بۆ سارا نار کە لە قاهیرە کۆ دەبنەوە بۆ ئەوەی لەوێ هاوسەرگیری بکەن لە مانگی ئەیلولدا بێگومان ژمارێکی زۆر نیشانەی پرسیار هەیە دەربارەی هۆکاری ڕۆشنی سباتای بۆ قاهیرە و هاوسەرگیریکردنی لەگەڵ سارا دواتر سباتای هەر لە ساڵی 1666دا لەگەڵ سارا گەڕایەوە بۆ ئیزمیر و لەوێش بنکەیەکی گەورەی بۆ قوتابی و شوێن کەوتوانی دانا و لە ڕێگەی ئەوانەوە نزیک بوو لەو دەسەڵاتدارانی کە لە سەرەتاوە دژی وەستا بوون و دەیانویست لە سێدارەی بدەن سباتای لە ئیزمیر تاز لەسەری دانرا و شوێن کەوتوانی دەستیان کرد بە ڕێخستنی مەرجەکانی ژیانی تەنانەت کاتەکانی چاوپێککەوتن و وەرگرتنی سەردانی کەرانی شوێن کەوتوانی بوون کە ئەرکەکانیان دەگرتە ئەستۆ دواتر سباتای دەستی کرد بە داڕشتنی پلانێک بۆ دابشکردنی جیهان ئەویش لە ڕێگەی دیدگای ئاینی نوێی خۆیەوە بۆ 38 هەرێم و هەر ناوچەیەکیش لەلایەن سوڵتانێک یان پاشەیەکەوە بەڕێوە دەبردرێت کە خۆی دیاری دەکات ئەمەش بە پێی ڕێکخراوی ماسۆنی و بیرکردنەوەکانی وەک هەندێک سەرچاوە باسییان کردووە و خۆی بە تاقە کوڕی خودا ناسان پەنا بە خودا لەو کاتەدا دەوڵەتی عوسمانی گرنگیان پێنەدا چونکە وا هەستیان دەکرد کە ئەمە شتێکە دەکەوێتە ژێر بابەتی ئازادی باوەڕەوە و هیچ پەیوەندیەکی بە ئەوانەوە نییە دواتر تا ڕادەیەک مەترسیەکی گەوریان بۆ سباتای دروست کرد لەلایەن فاضل ئەحمەد پاشا چونکە بۆیان دەرکەوت کە سباتای دەبێتە مەترسی بۆیان هەروەها پیاوەکانی کۆشک دەستیان کرد بە جوڵە دژی سباتای و فەرمانێک لایەن دادوەرەوە دەرکرا بۆ ئەوەی سباتای بهێنرێتە دادگا پاشان بردیان بۆ پایتەخت و دادگایکردنەکە دەستی پێکرد بەڵام هەموو ئەو تۆمەتانی ڕەت کردەوە کە ئاراستەی کرابوون بەڵام بە فشار لەسەری ڕوبەڕووبوونەوەی بە بەڵگا نەیتوانی هیچ بەرگری لە خۆی بکات بۆیە ئەنجامی دادگایکردنەکە بە زیندانکردنی سباتای کۆتایی هات بەڵام کاتێک شوێن کەوتوانی ئاگاداری زیندانکردنی بوون دەستیان کرد بە ڕژان بۆ زیندانی کابی دواتر دەستیان کرد بە پێشکەشکردنی بەرتیل بە پاسەوانەکان بۆ ئەوەی چاویان پێ بکەوێت و لە زیندانەکەی سەردانی بکەن کاتێک شاندە جوولەکەکانی شوێن کەوتوانی دەستیان کرد بە زیادبوون لە شارەکەدا بوون بە بارگرانێکی ڕوون لەسەر ئابووری شارەکە بۆیە دەسەڵاتداران بڕیاریاندا دادگایکردنی کۆتایی ڕێک بخەن سباتای بۆ ئەم دادگایکردنا داوای وەرگێڕێکی کرد چونکە ئەوەی دەزانێت چۆن بە زمانی تورکی بە شێوەیەکی ڕەوان وەک ئیسپانی قسە بکە بۆ وەرگێڕانش سەرکردەی پزیشکەکانی هەڵبژارد کە ناوی مستەفا زادە بوو مستەفا زادە جوولەکە بوو و لە سەردەمی سوڵتان محەممەدی چوارەمدا موسڵمان بوونی خۆی ڕاگەیاندە بوو مستەفا ئاماژەی بەچەند شتێک کرد واتا بە بیرۆکەیەکی خراپەکارانەوە لە سێدارەدان ڕزگاری کرد چونکە تۆمەتبار کرابوو بۆ ڕوژاندنی فیتنە لە ئیمپراتۆریەتی عوسمانیدا بۆیە پێویست بوو لە سێدارە بدرێت بەڵام بیرۆکەکە ڕێگیری کردلەوەی کە سباتای لە سێدارە بدرێت بیرۆکەکەش بریتی بوو لەوەی کە سباتای موسڵمان بوونی خۆی ڕابگەێنێت ودان بە هەڵەکانی دابنێت لە بەردەم سوڵتاندا و واز لە ئاینی جوولەکە بهێنێت و ناوەکەشی بگۆڕێت بۆ ناوێکی ئیسلامی سباتای زانی بەم شێوەیەش دەتوانێت بانگەوازەکەی لە نێو شوێن کەوتوانیدا بەنهێنی پراکتیزە بکە بۆیە بیرۆکەکە لەلایەن سباتای قبول کرا و موسڵمان بوونی خۆی ڕاگەیاند و ئاینی جوولەکەی بەجێهێشت و ناوی خۆی گۆڕی بۆ محەممەد عەزیز ئەفەندی بەمەش سوڵتان لێی خۆش بوو و بانگانە موچەی بۆ تەرخان کرد ئەویش لە کۆشک دامەزرا و هەندێک سەرچاوەش دەڵێن لە پێگەی باخچەی کۆشکدا بووە هەندێکی تریش دەڵێن لەسەر کۆشک دامەزراوە پلەیەکی بەرزیان لە کۆشک پەیداوە زۆرێک لە خەڵکی بە ڕزگارکەری جوولەکەکان ناویان دەبر
و بەڕاستی شوێن کەوتوانی فەرمانەکانیان جێبەجێ دەکرد. هەروەها زۆر جاریش پێیان دەوت دینامە واتا گەڕاوە. لێرەوە هەوڵ بۆ دروستکردنی کارەساتێکی گەورە دراوە کە سەرەتای مەترسێکی ڕاستەقینە بوو بۆ جیهانی ئیسلامی. ئەویش سەرهەڵدانی جوولەکەی بڕووکەژ موسڵمان و لە ناوەوە یەهودی بوو کە جوولەکەکان هەموو شتێکیان لە بەرژەوەندی دەوڵەتەکەیاندا دەکرد و هەوڵیان دەدا ئاینی ئیسلام و دەوڵەتی عوسمانی لەناو ببەن. دواتر دەرکەوت کە سباتای لە ساڵی 1675 کۆچی دوای کردووە. لێرەشەوە ڕۆڵی ڕاستەقینی جوولەکەکانی دوونما لە دژی ئیمپراتۆریەتی عوسمانی بە تایبەتی و ئاینی ئیسلام بەگشتی دەستی پێکردووە. مەزهەبی دوونما دوای سباتای دوو کەسی تر دەستیان بەسەری داگرت، ئەوانش زۆزف پیلۆسۆ کە ناوی گۆڕی بۆ عەبدولغەفور ئەفەندی، هەروەها کەسێکی تر بە ناوی جۆزێف کاپری کە ناوەکەی گۆڕی بۆ عەبدوڵڵا یەعقوب چەلەبی. دواتر دەستیان کرد بە کۆکردنەوەی هەموو جوولەکەکانی دوونما دوای مردنی سباتای و جولوبەرگێکیان بەسەردا سەپاندن بۆ ئەوەی زیان بکەنەوە لەوانی تر، وەک پێڵاوی زەرد و کڵاوی سپی لەگەڵ ئەمامەی سەوس کە لەو کاتەدا لە سەریان دەکرد. دووناماکان نە بە ڕۆژوو دەبوون نە نوێژیشان دەکرد و دواتر کەسێک بە ناوی یەعقوب پەیوەست بوو بە جوولەکەکانی دوونما و پەیڕەوی جوولەکەی بەڕووکەژ ئیسلام و لە ناوەوە یەهودی دەکرد. دوای ئەوەی دەسەڵاتی گرتە دەست تا ڕادەیەک ناڕەزایی بەرامبەر کۆمەڵێک لەوان دەربڕی و یەکەم لێکترازان لە نێوانیاندا ڕوویدا. دواتر پیاوێک بە ناوی مستەفا چەلەبی دەرکەوت کە لە گروپەکەی یەعقوب جیابۆیەوە و ناوی گروپەکەی ناوە قەراقاش یان حزبی عوسمان بابا. دواتر دەستەی یەکەم مایەوە بە ناوی جاکۆبیەکان و دوای ئەوە دابەشبوونی سێم لە ناو حیزبی عوسمانی بابادا دروست بوو کە سەرکردەکەیان جوولەکەیەک بوو بە ناوی ئیبراهیم ئاغا. جوولەکەکانی دوونما تێکەڵ بە جوولەکەکانی مەزهەبەکانی تر نابن و هاوسەرگیری تەنها لەگەڵ کەسانی ناو کۆمەڵە و مەزهەبەکەی خۆیان دەکەن. هەروەها کۆمەڵێک مەڕاسیمی سەیریان هەیە، بۆ نمونە یەکەم ڕۆژی ساڵی عیبری دەبێت مەڕێک سەر ببڕن و ڕێو ڕسمێکی تایبەت ئەنجام بدەن بۆ ئاهەنگێڕان بە بۆنەی یادی ڕزگاربوونی ئیسحاق سەلامی خۆی لەسەر بێت لەسەر بڕین. ناوی جوولەکەکان نهێنیە و بە ناوێکی تر خۆیان دەناسێنن و لەگەڵ خەڵکیشدا مامەڵە دەکەن. هەروەها لە ڕۆژێکی دیاریکراوی ساڵدا دەبێت بسنە دەرەوە بۆ دەریا و ڕووبارەکان و بانگی سباتای بکەن، چونکە بە بڕوای خۆیان پێیان وایە دەگەڕێتەوە بۆ لایەن. سەرچاوەیەکی زۆر هەیە لەو سەرچاوانەی کە پشتڕاستی دەکەنەوە کە سباتای شوێن کەوتوی ڕێکخراوی ماسۆنی جیهانی بووە. هەروەها بیرۆکەکانی جێبەجێ کردووە و دەستی کردووە بە بەشداریکردن لە ناوبردننی جیهانی ئیسلامی و کۆنتڕۆڵکردنی سەرچاوە گەورەکانی ڕاگەیاندن، ئەوش چ بەهۆی خوێندنەوە بوو بێت یان بەهۆی بیستنەوە. هەروەها دیارترین کەس بووە کە ئەرکی لە ناوبردننی دەوڵەتی عوسمانی گرتوۆتە ئەستۆ، ئەمەش لە ڕێگەی دروستکردنی گروپێکی یەکگرتووی پێشکەوتوو کە ڕۆڵیان لە ناوبردننی ئیمپراتۆریەتی عوسمانیدا هەبووە لە ڕووی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەوە. بە هەماهەنگی لە ناو ڕێکخراوی ماسۆنی کۆمەڵی یەکێتی و پێشکەوتنی ماسۆنی لە ساڵی 1889 لە شاری سالۆنیکی لەلایەن جوولەکەیەکی سەباتاریەوە دامەزراوە. دەوترێ ئەم کۆمەڵەیە هەمان ئەو کۆمەڵەیە بوون کە پلانیان دانابوو سوڵتان عەبدولحەمیدی دووەم لە پۆستەکەی دوور بخەنەوە کاتێک ڕەتی کردەوە فەڵەستین بە جوولەکەکان بفرۆشێ، بۆیە ئەوانش لە پۆستەکەی دووریان خستەوە و زیندانیان کرد. ئەمەش تێوەگلانی ئەوانی لە کۆمەڵکوژیەکانی ئەرمەنیەکان لە ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ گۆڕی. دوای ئەوە توانیان سوڵتان محەممەد ڕەشاد فریو بدەن و ڕازی بکەن کە ئەم کۆمەڵەیە ئازاد بن لە ئەڵمانیا و ئیتالیا. دەرئەنجامەکەی لە دەستدانی هێزەکانی میحوەر و سەرکەوتنی جوولەکەکان بوو. دواتر زەویەکانیان لە ئیمپراتۆریەتی عوسمانی داگیر کردو لە ساڵی 1923دا ئەستەمبوڵیان گەماڕۆدا. دواتر دامەزراندنی کۆماری تورکیایان ڕاگەیان و مستەفا کەمال کە دەوترێت لە ماڵی جوولەکەکان لەدایک بووە هەڵبژێردرا و وەکو یەکەم سەرۆکی کۆماری تورکیا دەستی بەکار کرد و بەڵێنیدا بە بەڕیتانیا کە ڕازی بێت بەو مەرجانەی کە دای نابوو، واتە هەڵوەشاندنەوەی خەلافەت و پچڕانی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ئیسلام و ڕێگیریکردن لە هەر هەوڵێک بۆ گەڕانەوەی خەلافەت دووبارە. لەگەڵ ئەمەشدا پەرەپێدانی دەستورێکی ئەلمانی لە ڕاستیدا 2000 خەلافەتەکە هەڵوەشایەوە و دەستورێکی نوێ بۆ تورکیا داڕێژرا لە ساڵی 1924. دوای ئەوە مستەفا کەمال ئەتاتورک وەک سەرۆکی فەرمی تورکیا دەستی پێکرد وەر ئەو کەسە بوو کە بەشدار بوو لە هەموو ئەو پلانانەی کە بۆ نەهێشتنی ئاینی ئیسلامی و داخستنی مزگەوتەکان بە زمانی تورکی داڕێژرا بوو. هەروها کاری دەکرد بۆ بڵاوکردنەوەی ئەلمانیەت لە هەموو شوێنێک. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئێوەش ڕاتان چیە لەسەر ئەم مەزهەبی جوولەکەیە؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن
و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبە کاش چالاک بکەن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.